لە نۆتران ڤێستفالنی ئەڵمانیا 13 ملیۆن کەس مافی ئەوەیان هەیە پەرلەمانێکی نوێ بۆ هەرێمەکان هەڵبژێرن. هەرچەندە هەڵبژاردنەکە وا دیارە لۆکاڵیە، بەڵام هەم بۆ ئەڵمانیا و هەم بۆ کوردستانیش زۆر گرنگن. بۆ ئەڵمانیا گرنگەکەی ئەوەیە لە ڕووی ژماری دانیشتوانەوە هەرێمی نۆتران ڤێستفالن قەرەباڵغترین هەرێمە لە ئەڵمانیا. لە ڕووی ڕووبەریشەوە چوارم گەورەترین هەرێمە. لە ڕووی سیاسیشەوە ئەم هەرێمە بە ئەڵمانیای بچووک سەیر دەکرێت، چونکە کێ لەم باڵەخانی پشتی منەوە لە شاری دووسلدۆف زۆرترین کورسی پەرلەمانی بەدەستهێنا، ئەوە لە پەرلەمانی فیدرالیش لە بەرلین زۆرترین کورسی بەدەست دەهێنێت. زۆر جاریش سەرکردەکانی ئێرە چونەتە بەرلین و گرنگترین پۆستیان لە حکومەتی فیدرال وەرگرتووە. نمونەی دیاریش ئارمن لاشی سەرگۆزیانی ئەم هەرێمە بوو کە ڕکابەری لەگەڵ ئۆلاف شۆلتز لەسەر پۆستی ڕاوێژکاری ئەڵمانیا کردو لە کۆتاییدا دووهەم بردیەوە. کێبڕکەی چەندین ساڵی ئەم هەرێمە لە نێوان کریستیان دیموکراتەکان و سۆسیال دیموکراتەکاندا بووە. لە 5 ساڵی ڕابردوودا حکوومەتی ئەم هەرێمە لە دەستی کریستیان دیموکراتەکاندا بووە. لە هەڵبژاردنەکانی 2017دا کریستیان دیموکراتەکان 3 ملیۆن دەنگیان هێنا کە دەیکردە لە سەدا 33 دەنگەکان. سۆسیال دیموکراتەکان بە 2,600,000 دەنگ دووهەم بوون. لیبەرالەکان بە 1 ملیۆن دەنگ و ڕاستەوەکان و سەوزەکانیش هەریەکە بە زۆرتر لە 500,000 دەنگ بوونە سێهەم و چوارەم و پێنجەم. بە پێی ڕاپرسیەکان نەخشەی سیاسی هەرێمی نۆتران ڤێستفالن دەگۆڕدرێت. کریستیان دیموکراتەکان سۆسیال دیموکراتەکان کێبڕکێ لەسەر یەکەم بوون دەکەن. سەوزەکان دەبنە سێهەم. ڕاست ئاژۆ و توند ئاژۆکانیش دەنگەکانیان بە شێوەیەکی بەرچاو کەم دەبنەوە. لە بانکەشەی هەڵبژاردننی ئەم هەرێمە مژارە هەرە باڵکێشەکان ژینگە بژانەوەی ئابووری پەروەردە و کۆچبەران، بەڵام کۆرۆنا و شەڕی ئۆکراینە کاریگەری گەوریان لەسەر بەرنامەی هەڵبژاردننی پارتەکان هەیە. تا ئێستا ئامارێکی فەرمی لە بەردەست نییە، بەڵام دەگوترێت زۆرترین ژمارەی کوردی دیاسپۆرا لە ئەڵمانیا لە هەرێمی نۆتران ڤێستفالن دەژین. سەرچاوە نافەرمیەکان دەڵێن دەکاتە 1 ملیۆن کورد. لەگەڵ ئەوەشدا لەم هەڵبژاردنانەدا 2 کورد بەشدارن، 2 بربژێری کورد هەن کە هەردووکیان پێشتر ئەندام پەرلەمان بوون. بێریڤان ئەیماس سەر بە پارتی سەوزەکان و سەردار یوکسر سەر بە پارتی سۆسیال دیموکراتەکان. هەردووکیان لە ڕیزبەندی پێشەوەی لیستی پارتەکانیاندان. لە ڕۆژی دەنگداندا ئەو کوردانی مافی دەنگدانیان هەیە دەتوانن دەنگیان پێ بدەن.